10 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەما کە لە ساڵی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆی لە شاری کەرکووک تیرۆر کراو تا ئەو ساتەش بکوژانی دەستگیر نەکراون و کەیسەکانیان لە دادگاکان بە هەڵپەسێردراوی ماونەتەوە. هەرچەندە بڕیار بوو یادێکی شایستە لە ساڵ یادی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسە لە سلێمانی ساز بکرێت، بەڵام ڕێخەرانی یادەکە دەڵێن هێزە ئەمنیەکانی سلێمانی ڕێگر بوون لە بەڕێوە چوونی یادەکە لەو هۆڵەی کە دەستنیشانیان کردبوو. هەڵوێستیان ئێجگار ناشرین بوو و جێگای ڕخنەیەکی توندا و ئەوەیان دەرخست کە زۆر جارە وترا سلەیمانی جیاوازێکی گەورەی هەیە لەگەڵ هەولێر. ئەمڕۆ بۆمان دەرکەوت ئەو جیاوازیە ئێجگار کاڵە حیزبی کوردی و ستراتیژێتی ئاسایشی کوردی لە هەر شوێنێکی کوردستان بێ لە یەکە چێت. ڕۆژنامەنووس لە دووهۆک و لە هەولێر و سلەیمانی و کەرکووک و گەرمیان وەک یەک شەید دەکرێت و باجەکەی دەدا. ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین لە سلەیمانی دەرخەری ئەوەیە کە دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی تەبانیە لەگەڵ دیموکراتیەت، دەسەڵاتێکی تەبانیە لەگەڵ مەسەلەکانی ئازادی ڕۆژنامەنووسی و مافی مرۆڤ. بەیاننامەیە کە وا بڕیاربێمە لە قاعەکە بیخوێنینەوانەیە. ئەم بەیاننامەیە وا دیارە کێشە دروستەکە بۆ ئەمنیەتی پارێزگاری سلێمانی و ئەمنیەت دەکاتە مەترسی بۆ ئێمە بڕیارمە بەیاننامەکە نەخوێنی و بزانین ئەمنیەت بۆی ئەمنیەت سەلامەت بێ. دڵنیای تیرۆرکردنی ئەمانە هەرگیز ناتوانێت ئازادی سەرکوت بکاو، فەزای ئازادی بخمکێنێت و کار و کردەوەکانیان وەک هەمیشە زیندون و ڕێگای ڕۆشنی هەمومانە. دەبێژەوەز بڵێم سەرڕای تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان تا دێت پێشێلکاری جۆراوجۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر و زیاتر بووە و لە ساڵی 2008 بۆ ساڵی 2018 899 حاڵەت بەرامبەر بە 1438 ڕۆژنامەنووس ڕیدا و هیچ ڕێوشوێنێک بەرامبەر بکەرانی نەگیراوەتە بەر. لە دوای کۆتایی هاتنی یادەکە لەلایەن ئەو هێزە ئەمنیەوە بە بیانووی وێنەگرتنیان هێرش کرا سەر تیمی ڕۆژنامەوانی پەیام و بۆ ماوەیە کەلوپەلی ڕۆژنامەوانیان دەستی بەسەر داگیرا. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت لە هەر وڵاتەیەک یاسا سەروەر نەبێت بکوژانی ڕۆژنامەنووسانیش بە ئازادی دەسوڕێنەوە. لە هەر شوێنێک بکەری تاوان نەدۆزرایەوە ئەوە ڕاستەوخۆ دڵنیا بەلەوەی کە دەستێکی دەسەڵاتداری لە پشتەوەیە. هەتا مۆزعەج وا بێت و هاتا ئەم دەسەڵاتی ئێستامان حکم بکا لە وڵاتە من هیچ هیوایەکەم نییە بەوەی کە تاوانبارانی کەیسەکانی شەیدانی قەڵەم بدرێنەدات. دوای 10 ساڵ لە تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە و دەیان ڕۆژنامەنووسی تر کە تا ئێستا کەیسەکانیان لە دادگاکاندا یەکلایی نەکراونەتەوە و بکوژان بە سزای یاسایی نەگەێنراون. لە یادەکەشدا سەرجەم ئەو ڕێکخرا و لانانەی کە بەرگری لە مافی ڕۆژنامەنووسان دەکەن لەبەر ڕێگریەکانی هێزە ئەمنیەکان وەکو ڕەخنەیەک وتارەکانیان نەخوێندەوە. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.